بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە ئەمڕۆ باسی زەکات دەکەین زەکات ئەندازەیەکی دیاری کراوە لە ماڵێکی دیاری کراودا لە کاتێکی دیاری کراودا دەبەخشرێتە کەسانێکی دیاری کراو جا من ئەمڕۆ لەسەر گرنگی زەکات و دەرکردنی ئەو پارەیە خەڵکانێکمان هەیە بەداخەوە زەکاتەکەی بە دوودڵی دەردەکات و بەشێکی دیکەشیان ئەو زەکاتە نادات و هەندێکی دیکەشیان کە ئەو زەکاتەی دەبەخشن بە شێوازێکی ناڕێک دەیبەخشن یعنی ئەو زەکاتی ناداتە کەسێک نەجاتی بدات لە هەژاری لە نەداری بۆ نمونە کەسێک کە کرێچیە بە پارەی زەکاتەکە یان بە چەند کەسێک دەتوانن ماڵێکی بۆ دروست بکەن ئەو کەسە لە کرێچی دەربازی بی یان دەتوانن کەسێکی هەژار زیندوو بکەنەوە قیتی بکەنەوە لەو هەژارەی نەجاتی بی نەک هەموو ساڵێک بۆ نمونە ئەو کەسەیە خێری پێ بکەن هاوکاری بکەن من ئەمڕۆ لەسەر گرنگی زەکات قسە لەگەڵ بەشێ لە هاوڵاتیانی شاری لێر دەکەم با بزانم ئەوان سەرنج و تێڕوانینیان چیە فەرمون بێکەوە بیسەر و بینەر بن خواد لەگەڵ مانگی خۆشنەوە چ زوویدان لێ کردی نامەی غوفران هەڵگرتی السلام عليكم. السلام ورحمة الله بخير بن سلام. بەزام لەگەڵ مانجی ڕەمەزانە سۆنی أخوي بزاد زور باشنا الحمد لله. أخوي بزاد. ئەمڕۆ باسی زەکات دەکەم چەندێک گرینگە ئەو کەسانەی کە زەکاتیان لەسرە زەکات بدەن والله زكاة خاوێنکردنەوەی ماڵی خۆتە بەڕاستی زەکات زۆر زەرورە بدرێتە ئەو کەسانەشی کە پێویستیان پێیە ئەگەر زەکات وەکو پێویست بدرێ بەڕاستی خەڵک لەو بێموسەی ئێستا هەیە لەوانەیە ژیانی باشتر بیت یعنی بتوانانی استیفادی لێ بکە لەوانەیە ئەو ساڵ زەکات زۆر خەڵکی زیاتر دەشێت لە چاو ساڵانی ڕابردوو لە بەرەوەی ماوەکی زۆرە نزیکی 50 ڕۆژە موچەنە درایە خەڵکەکی زۆر زەرورە لە بۆ زەکات ئەم ساڵ ئەو ساڵ خەڵک وەکو خۆت باست کرد کە خەڵکی زیاتر زەکاتی پێدەشێت گرینگە ئەوانەی کە زەکات دەدەن یان ئەوانەی کە لەسەریان زەکات بدەن دەستی خۆیان وەڵا بکەن زیاتر ببەخشن بۆ نمونە ئەو خەڵکە فەقیرە لەبیر نەکەن دەوڵەمەندمان زۆرە بەرپرسمان زۆرە بە تاکید وڵا زەکات لە ئێستادا بە تایبەتی زەرورە ئەوەی کە زەکاتی زۆرە بە چەند کەسێک ئەگەر بە تەنێش خانی پێدابی نەکرێ دەتوانی بە چەند کەسێک بە 4-5 کەسێک بتوانانی خانیەکی لە بۆیە کە چی دابیم کە ژیانی لە کرێچیاتی قوتار بکات بەڕاستی کرێچیاتی دەردەچی گەورەی لە بەرەوەی کرێ لەگەڵیەتی هەتا ژیانی ما لەگەڵەتی لەوانەیە داهاتی مانگانەی بەو شێوەی نەبی بتوانی خانی پێکەوە بنێ بەڵام ئەگەر بە شێوەی زەکات پێی بدرێت ماڵەکی بێمنەتە زەکات ینی قوتار دەبی بە یەکجاری زۆر باش ئەو کەسە دەتوانێت بۆ نمونە نانەڕەخەیەکیش بێ بە خۆی ئیدارەی پێوە بکە قەنەعاتی پێ هەبی بەڵام کە کرێتی بوو کە کرێ لەسەر بوو بە ناچاری دەبی ئەو پارەی پەیدا بکە بە تاکید پارەی کرێی خانی بە وەکو ئەوەیە بە ئاوێدا بڕۆیانی کرێکە بەزای دەڕوانی جێ هیچ ناگری کرێکە بەزای دەڕوە لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی الحمدلله خوا بەزای بەڕۆژینە الحمدلله تەمای خۆ پای گەورە نێژ و تاعاتەکان لێ قبوڵ ئەزماینی عەرەب ئەمڕۆ باسی زەکات دەکەم چەندێک گرینگە ئەو کەسانەی کە زەکاتیان لەسرە زەکاتەکەی دەربکەن و هاوکاری خەڵکی هەژار بکەن برێ بەڕە زەکات شتێکی فەرزە هەموو ساڵ لەسەر هەموو ئومەتێک کە هەی بێ زەکات خۆی دەرکە بۆ خاصن ئەوانە کە فەقیر و هەژارن زیاتر متابعی ئەوانە بکەن کە نەبوون ئەوڕۆ پس هەیە ئێستا تەقریبا تۆزە گۆڕایە هەمووی دەیدا بە کەسوکاری خۆی ئەو لە دوی ئەوەدا ئەوەیدا بە و ئەوەیدا بە یعنی زەکاتەکەش تقریبا شێوەی جاران نمایە عالمە دوی فەقیرێک بێگانە بگەڕێ لە دوی بڕوا بزانانی کێ فەقیرە مستحقە بیداتێ ئەگەر یان زاوایەکی خۆی هەیە وەڵە وەرە بیدەم بە تۆ یان بیدە بەخانی یان نوقسانەکانی ماڵی خۆتی پێچاکە یان دەیداتە خزمێکی تقریبا وڵم پێی ناشێ ئەگەر پێ بچێ و خوازانێ ئەگەر پێی بشێ ئاساییە بۆ ئەگەر پێکی نەچی وڵی هەل لە شەرعی جوان نییە چەند گرینگە ئەو کەسانەی بۆ نە زەکاتەکە دەردەکەن بۆ دابشکردنیەکەیان بەو شێوازە بێ بیدەنە کەسێک لە کرێتی نەجاتی بی لە هەژاری نەجاتی بی نەک 25,000 و 10,000 و 15,000 من ئەزەکەم ئەو زەکاتە بە کۆمەکێکی باش بێ گەنجێک ژنی نییە کۆمەچکەم باژنێک بێنێ وانە ئەمڕۆ دروبەکە ئاوایە کابرا خانینێ ساب منداڵە
چار زکاتی مستحق کۆکەنەوە خانێک لۆ کابرای لە فەقیری هەژاری دەریکەن بکەن ساحب خانی هەموو ساڵێ زەکاتی هەموو ساڵ تۆ 100,000 پڕ ناکاتەوە 4 سفرەی پڕ دەکات 4 5 ڕۆژێکا خۆی لێ دێت تۆ کابرا بەدە تو بە مستحقی 4 پیا و یەکتری بوون ئەوانەی لەبوون لەخوا بەزیاد بێ کابراایەک ژنی نییە ژنی لۆ بێن کابراایەک خانی نییە خانێکی لۆ بکڕن کابراایەک کێشێکی کۆمەڵاتیەیە ها لۆی حەلکەن ئەگەر پێدوانیە ئەوانەی کە زەکاتیان لەسەر زەکاتەکە بدەن خەڵکی فەقیر بەو شێوازە نابێت کەم دەبێتەوە طبعاەوە شتێک تەبعیە وەڵا گە زەکات بە جوایی بدرێ وەک خۆی بدرێ وڵی تقریبا فەرقی سەتا بڵم 6 سەنەك حەفتاوە وەرزی دوا باڕانەوە خۆت لەگەڵ مانگی یەحیا بوون مانگی بەرە و بەرزایی سڵای گەورە سلام سەرچاوم بەخێر هاتن ئەمڕۆ باسی زەکات دەکەین بەێ پێدوانی ئەگەر خەڵکی دەورەمەند ئەو کەسانی کە زەکاتیان لەسەر زەکات دەن خەڵکی هێژار کەم دەبێتەوە والله ئێستام لەو هەولێرم بەس بەعسیا لێرە دەکەم لەو زەکاتی نازام شارە بەس والله لەو هەولێرە بەس زەکات بێ قلە فەقیر نامینێ بەو قورعانێک ئەمە بە زەلامێ نادا دینی لە قەلبی نییە دەچی خانی دەکڕی سیارەی دەکڕی بینایی دەکڕی بەدە زەکات خۆی بشارتەوە ئارێ والله ئازەوە چ کابرای گوتێنەکە زەکاتەکەی دێ دریشی مرتادە بەدەگە زەکات نەدا هیچ لەگە ناخرێت لە خۆلای دەورەمەندی وها پێدەزانم زەکاتی بدا دەتانێ وڕ پاش بەخێوکە ئەو قسەیە تو لێ دەکەی لە هەولێرە فەقیر نامینی بەخوای نامینێ بەو قورعانێ هەر زەلام حساب کرد زیێ خۆی داژوە بەزەکە بدەن چێن ئەوانەی کە زەکات نادەن چێ کورە هەیە بە عرامی پیاکە دەسەی لێ شێوە کورە هەیە دینی لە قەلبینێ هەیە درە بەس بەخۆم وەچی نەخۆشش ناکەی دەری عربی خوای لەزات بەس خوان عان نەزات نادا چکە زەکاتی نادا سەرپەترێ نادا وەچ کابرای گوتەنی بەس دێ زەکات دەدا ئارێ وەڵا وەڵام خەش دەناسم بە دەفتەر ساران تەوزیع دەکا سەنگینی گەوانەی کە زەکاتیان هەیە زەکاتەکان بدەنە کەسێکی هەژار ئەو کەسە قید ببتەوە خۆی نازانی بۆ نمونە نەک 100,000 لۆی 50 لۆی 150 لۆی بەڵکو بیداتە کەسێک ئەگە کرێتی لە کرێتی نەجاتی بی ئەگەر هەژارە لە هەژارەکەی نەجاتی بی بە قورعان ێستا زەکات دەزانێت سیاتە و چ کلامی لاتە داچی شەشەدات تەکاورە 20 ڤیدیۆ لەسەر دەکا هەر حیاش دەبات شەشواش ناداتێ خانش لۆ دروست دەکاتن هەر حیای کابراش دەبن بەخواگە خێرەکەت کرد نابێ و دۆستەش بزانی بەزی مەزای چیلاتێ بە فێرێ تیکتۆکی دەچی بە فێرێ ڕیکلایم دێتی بەخوا و خێرش خارێک بزناڕوە ئەگە خێرەکە کرد بێن و خۆت و خوای خۆت بکە زەکات ئەرەوەلا بڕۆ ساری بڕۆ خانی لۆ بکە لە زاتی بدا بە نەگەت بچێک دوو وەرەقەی بدێ کابراش بجێ 100 زابرێ قوبورم کرد کورەوەلا و پارە قوبور نای بە هەم دنیا هەستی هەرێ بەخوای باش لە هەولێرەگە زەکات بدرێ یەک لە فەقیرش نامینی باو قورعانی نام دەزانم بە خۆ ڕێباز مارکاو لە تیکتۆکێ مەسوولە دەوەرەمەندی وا پێدەزانم بەخوای بە دەفتەری دەرسن باز ناشدا مرتعبە لەو کەنایە دەرێم سەتانوتی نادا زەکات چی لە ژیانی هەژارەکان دەگۆڕێتی بڵێ وەڵاهی زەکات یەک لە ڕوکنەکانی ئیسلامە کە کۆمەڵک ئادابیشی هەیە کاتێک ئەو کەسەی مەسڵەن توانای هەیە و کە خوای گەورە زەکاتی لەسەر وازب کردی بە پێی ئەندازەی زەکات کە لە شەڕا دیاری کراوە کاتێک کە زەکات دەدا کۆمەڵک ئادابی هەیە یەک لەوانە ئەوەیە کە ئەو کەسی کە زەکاتەکە وەردەگرێت دەبی تۆزەک گۆڕانکاری بەسەر ژیانی دابێتن کەسی وامانەیە لە ناوچینی بازرگانان بەڕاستی ئیوا هەبووە ینی نەفەر هەبووە دەیناسین بۆ نمونە 25 وەڕقەی هەبووە کردی تێ 25 ئەو پێی ناگۆترێ ینی زەکاتەکە وەکو واجب لە سەری لا دەکەوێ بەڵام وەکو پاداش ئەوە پاداشی زیاترە ئەگە دوو عائیلەیان سێ عائیلەی لەبەرەوە ئێستاش وەکو پێشتر نییە خەڵکی هەژار گەلەگەلێک زۆرە ئەگەر نەتوانی بدێ یەک کەسیش بۆ نمونە 25 وەڕقەبی بیدەیە دوو نەفەر لەوەی بتانی ئیسفادە لێ بکە هەر نەبێ کە زانایان دەفەرمونون هەتا 6 مانجی پێداویستەکانی پڕکاتەوە پێدوانە ئەگەر دوو کەس سێ کەس بەیەکەوە زەکاتەکەی خۆیان کۆکەنەوە ماڵێک لە بۆ خەڵکێکی هەژار بۆ کرێتیەک دابی بکەن باشتر نیوەکەوەی کە خۆت دەڵێ 25 وەرەقەی هەیە و دەداتە 25 کەسان بەڵێ واللهی خۆی ئەگەر حکمی ئیسلامی بە خۆی کاتی خۆی هەر ئەو هابوو زەکاتەکە هەمووی کۆ دەکراوە بەیەکەوە و ناوەکان دەنووسرا و زەکاتەکانیان پێدەدرا بە شێوازێکی تەنزیمەکی زۆر جوان بەڵام ئێستا لەبەرەوەی وانە پێویستە ئەگەر کە ئەو شتەش جێوەجێ ناکری پێویستە یعنی کەسانێک کە بن بەو شتە هەڵسن بۆ نمونە هەر کەسە لەناو خێزانەکانی خۆیان بۆ نمونە
فلان کەس با بڵێن 20 عائیلەنە 30 عائیلەنە لەنا خۆیان کوکەنەوە بە تاکید زیاتر شوێنی خۆی دەگری و ینی با بڵێن ئەو هەژارە ئیسفادەی زیاتر لێ دەکاتن بە تاکید بە دڵنیاییەوە ینی ئەوها باشترە حتا ئیوا هەیە مەسەلەن هەموو ساڵانە ئەمە کۆمەڵک چالاکی شتی وامانەیە بۆ نمونە زەکاتی سەرفترە کە با بڵێن ئەوەی کە لە شەڕاهاتیەکە خواردن بێ باشترە ئەو خواردن هەموو کۆ دەکرێتەوە کە هەمووی کۆکراوە ئینجا بەسەر فەقیر و هەژاراندا دابش دەکرێت ئەو کاتە بەڕاستی لێ دیار دەبی شتەکە لێڕوون دەبی خەڵکەکەش ئیسفادە لێ دەکاتن وە سەبارەت بە ئەندازەی زەکاتی زێرش لەو ساڵدا کە زۆربەی زانایانی شەڕیان وایە کە ئەندازەی زەکات بە زێر دەربکرێ باشترێ لەبەرەوەی زی و نرخی خۆی لە دەست داوە چکە کاتی خۆی کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 200 درهەمی زیو کە دەکاتە 595 غرام بەرامبەر بە 20 دیناری زێر بووە ئەو کاتی وە بەرامبەر چ سەرەمەڕیش بووە بەڵام لە ئێستادا ئەو 200 درهەمە کە دەکاتە 595 غرام بەرامبەر سەرەمەڕێک دوو سەرەمەڕیە لەبەرەوە نرخ خۆی لە دەستدایە و ئێستاش لە جیهان کە ئێستا سەدەی 21 کە دنیا پێشکەوتیە ینی پارە بەرامبەر لە بەرامبەر زیودانەندراوە لە بەرامبەر زێردانراوە ئەوزە لەبەرەوە ئێستاش هەر ئەو 19 مسقال و نیوەی کە عیار 21 ئەندازەی زەکاتە بەرامبەر تقریبان هەر چل سەرەمەڕە بەڵام زیوەکە دوو سەرەمەڕی پێنایە لەبەرەوە ئێستا ئەوەی کە لە مەقاسیدی شەریعە نێزیکترە هەر کەسێک 8 ملیۆن و 650 هزاریەبی کە دەکاتە پارەی 19 مسقال و نیوی کە بتەوێت بیفرۆشتەوە لە بازار هەر کەسێک 8 ملیۆن و 650 هزاری هەبێ ئەوە لەو حاڵەتەیدا کە دابەشی چری دەکەی 200 و نزیکەی 15,000 زەکاتی دەکەوێتە سەر باشستانیەت و ئەو ڕێژەی کە دانراوە 2 ملیۆن و 100 هزار پێ دوای هەڵەیە ئێمە زۆر جاران لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی باڵای فتواش قسەمان کردیە خی گەورە جای خێریان داتەوە کاری باش و چاچیان کردیە بەڵام ینی پێویستە تۆزە گورتر بین لە دیاریکردنی ئەندازەی زەکات حتا ئەوەی کە ئەندامانی ئەنجومەنی باڵای فتوای هەرێم کە بڵاویان کردێتەوە 2 ملیۆن و 100 هزار بە حکمی ئەوەی ئەمە لەلایەنی زەکات و ئەو بابەتانە خۆم ئاگدارم لەلایەنە شەرعیەکەی چەندین ساڵە بە دوواداچونەسە ئەو بابەتانە دەکەم لایانی بازار نزیکەی 20 ساڵە لە بازارم یعنی زۆر بەوردی ئاگام لە نرخی زێر و زیویە ئەو شێوازەی کە ئەنجومەنی باڵای فتووا دایناوە باوەڕ بکە ئێستا تو بتەوی لە بازاری بیکڕیت هەر بیکڕی نرخی 850 هزارە نیسابەکە بشتێ بفرۆشتەوە لە بازاری 750 هزارە نازام لەسەر چ ئەساسەکە ئەو 2 ملیۆن و 100 هزارە دانراوە ئیوا هەیە دەڵێنا خەشڵە یان ئەو ناوعەزیوەی دایان ناو مسقالی 15 هزارە بە هیچ شێوێک مسقالی 15 هزار نییە بۆ نمونە دامان ناگەر 15 هزاریش بێ ئەتوو کە ئەوەندە زیوەتەی لە ماڵێ دەبی ئەو شێوازە حیسابەکەی کە دێوە بازاری دەیفرۆشیوە ئەو زیوەی کە دەفرۆشێت و لە بازاری مسقالی 5,000 دەکا غرامی دەکا 1000 دینار ئێمە بە زیادەوە دابنین دەکات 750 هزار 750 هزار ئەو کەسە لەو سەردەمە لەو ساتە وەختی کە ئێستاتەیدانە خەڵک بێموچێ وەزعی مادی زۆر خراپە یعنی کەسێک 750 هزار هەتا 2 ملیۆن و 100 هزاری شێبێ بە حیساباتی وان حساب بکەین ئایا ئەو کەسە دەوڵەمەندە پێم وایە ئەو تەناقوڵێک دروست دەکات لەبەرەوەی لە شەڕە بۆ نمونە ئەو کەسی کە 39 سەرەمەڕی هەبیتن یان 19 مسقال زێری هەبی سەروی 8 ملیۆن دەکا ئەو کەسە شەرعی خوای گەورە زەکاتی لەسەر واجب ناکە هەر بە فەقیر حیسابە بەڵام کەسێک 2 ملیۆن و 100 هزاریەبی یعنی بە دەوڵەمەند حیسابە لەبەرەوە تەناقوڵێکی زۆر دوورێ لە فەرسەفەی زەکاتدان بەڕاستی پێم وایە وە زۆربەی زانایانیش لەسەرەوەنا کە ئەندازەی زەکات بە زێر دیاری دەکرێت نەک بەزێ خواد لەگەڵ ئەی مانگی قەدری مانگی تەراوی حۆنە سەر بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان ئەگەر هەموو دەوڵەمەندەکان زەکات دەربکەن ڕێژەی هەژاری بەم جۆرە ئێستا نابێت ئەگەر بەرپرسەکان ئەو کەسانەی ئەگەر بازرگانەکان ئەو زەکاتەی کە هەیتیان دەری بکەن و بیدەنە خەڵکی هەژار و مستەحاق بێگومان ڕێژەی هەژاری لەم وڵاتە کەمتر دەبێتەوە و ئەو کەسانەی کە زەکات دەدەن پێویستە زەکاتەکەیان بە شێوازێکی جوان بیدەن
نەک ئەگەرە تو ئەو زەکاتەی هەیتت دەدەیە 50 نەفەران دەدەیە 20 نەفەران بیدا 1-2 نەفەری لە هەژاری نەجاتی بدا لەو ژیانەی کە تێیدایە لەو مەینەتەی کە تێیدایە نەجاتی بدا خەڵکێک هەیە کرێچیە تۆ لەو کرێچیە ڕزگاری بکە خەڵکێک هەیە نەخۆشە تۆ 25,000 پێمەدە 50,000 پێمەدە فەرم و تەواوی پارەکە بگرە ئەستۆی خۆت لەو زەکاتەی کە هەیتت هیوادارم خەڵکی دەوڵەمەند زەکاتەکەی خۆیان دەربکەن ئەم بارودۆخەی ئێستا پێویستی بەوەیە دەوڵەمەندەکان زەکاتەکەی خۆیان دەربێن و بیدەنە خەڵکی بەڵکو دەبێت مەمنونیش بن ئەو هەژارە ئەو نەدارە لێتان وەرگێت تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە سپێرمە شاد و کامەران بن